کە هۆکاری ئەم کیسە ڕەنگە جۆرێک بێت لە کرم بەناوی خوای بەخشندەی میهرەبان. نەشتەرگەری ئەم ڕۆمان خاتوونێکی تەمەن 54 ساڵ، کیسێکی زۆر گەورە لەسەر گورچیلەی ڕاستی. وێنەی تیشکی سیتیسکان وەسۆنەر پێمان دەڵێت کە هۆکاری ئەم کیسە ڕەنگە جۆرێک بێت لە کرم کە هەر ئەندامێک لە جەستە ڕەنگە ئەم جۆرە لە کیس بەهۆی ئەو کرمەوەتیا دروست بوێت. بەڵام گورچیلەکان یەکێکن لەو ئەندامانەی کە زۆر بەدەگمەن ئەم کیسەیان تێدا دروستە بێت. ئەم خاتوونە ئەم کیسەی هەیە، ئێمە هەوڵ ئەدەین بە پشتیوانی خوای گەورە لە ڕێگەی چەند کوونێکەوە ئەم کیسە و پاشماوەی کیسەکانی کە بەهۆی ئەم کرمەوە دروستە بێت بۆی لابەرین. ئەوەی جێگەی سەرنجە وتمان لەم خاتوونەیە کیسەکە لە گورچیلەی ڕاستیایەتی کە ئەم جۆرە لە کیس بەهۆی جۆرێک ئەو جۆرە لە کرم کە بەهۆی خواردنی پیس بوو، سەوزەی پیس بوو، گۆشتی کەم کوڵاو هۆکارن بۆ دروستبوونی ئەم جۆرە کیسە لەو کەسانەی کە ئەو جۆرە لە خواردن و لە گۆشتی نەکوڵاو بەکار ئەهێنن و ئەیخۆن ئەم کیسە تیاندا دروستە بێت. هەوڵ ئەدەین بە بەکارهێنانی ئامێری لاپرۆسکۆپ و چەند کوونێکی بچووک نەشتەرگەرەکەی بۆ ئەنجام بدەین بەو هیوایی کە ببێتە شیفای نەخۆشەکەمان و ئێوەش سەلامەت بن. سمارت وەرچەرخانە.